ئەم کاتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن. زۆر بە کورتی قسە دەکەم چونکە سەعات 6:30 بە کاتی ئەوڕۆپا، یعنی دوای سەعات و نێوێکی دیکە 8:30 لەگەڵ هۆگر برایم بەرنامەیەکمان هەیە و ئەو بەرنامەیە گرنگتر دەبێت چونکە پەیوەندی بە کێشەکانی ئێمەوە هەیە، کێشەکانی کوردستان. بەڵام سەرکەوتنی نوێی تۆفان ئەرهۆڕمار یعنی لە قوبڕسی ژێردەسەڵاتی تورکیادا سەرکەوتنی پارتی چەپ نزیکی یەکێتی ئەوڕۆپا و لە هەمان کاتدا پارتێکی سیکولار لایک یعنی ئەلمانی زۆر گرنگە و هەم گرنگە بۆ ئەوڕۆپا، هەم گرنگە بۆ یۆنان، هەم جێگەی نیگەرانیە بۆ تورکیا. تۆفان ئەرهۆڕمار کەسێکی 50 ساڵیە لە هەڵبژاردننی دوێنەی قوبڕسی ژێردەسەڵاتی تورکیادا لە 62.8 پۆینت سەرکەوتنی بەدەستهێنا بۆ سەرۆکایەتی کردن و ئەم کەسە ویانیش ئەم پارتە کە پارتی چەپی لاینگری یەکێتی ئەوڕۆپایە و لە هەمان کاتدا سیکولارە وەکو باسم کرد، لە هەمووشی گرنگتر سیاسەتەکانی لەگەڵ سیاسەتی یۆنان و یەکێتی ئەوڕۆپا دەگونجێن، بەڵام سیاسەتی لەگەڵ تورکە ناسیۆنالیستەکان بە هیچ شێوەیەک ناگونجێن. ئەوان پێیان وایە کێشەی قوبڕس کێشەی قوبڕسیەکانە، کێشەی ئەو قوبڕسیە یۆنانیانەیە کە لەوێ دەژین و کێشەی ئەو قوبڕسی تورکانەیە کە لەوێ دەژین. خۆتان دەزانن قوبڕس ئیتر لە ساڵی 1974ەوە لەلایەن دەوڵەتی تورکیا داگیر کرا و سوپاکەی هەتاوەکو ئێستا لەوەیە. 45,000 سەربازی تورکیا بەردەوام لەوەیە و بەردەوام ئیتر شەڕ و ململانێ و لە نێوان یۆنان و تورکیا لەلایەک و لەلایەکیکە یەکێتی ئەوڕۆپا و تورکیا بەردەوامە و کێشە ململانێ لەسەر قوبڕس، لەسەر دوورگەکە، لەسەر بەمەڕە ئاویەکان بەردەوام لە ئارادایە. لەو ئیتر هەروەکو وتمان نێرهۆڕمان کە تەمەنی 55 ساڵە بانگەشەی بۆ زیندووکردنەوەی دانوستانە وەستاوەکان دەکرد کە نەتەوە یەکگرتووەکان بەردەوام خەریکی دانوستاندن بوو. وابزانم 8 ساڵ ئەو دانوستاندنانە لەلایەن لاینگرانی دەوڵەتی تورکیاوە پەکخراون و ئەو لاینگری ئەوەیە کە ئەو دانوستانانە دەست پێ بکەنەوە و بە پێچەوانەی تورکە ناسیۆنالیستەکان داوای سربەخۆیی ئەو پارچەی قوبڕس ناکات، بەڵکو داوای یەکگرتنەوەی دەکات لەگەڵ پارچەکەی دیکە، بەڵام بە شێوازێکی فدرالی و ئەمەش لەگەڵ سیاسەتی یۆنان و یەکێتی ئەوڕۆپا و زۆربەی وڵاتە زلهێزەکاندا دەگونجێ. سەرۆکی پێشوو تاتار بوو، تاتار لاینگری دەوڵەتی تورکیا بوو و ماوەی 5 ساڵە لەسەر سەرۆکاتیە چارەسەری دوو دەوڵەتی دەخواست بۆ کێشەی قوبڕس، بەڵام بە تەنیا توانی لە 35 دەنگەکان بەدەست بێنێ و ڕکەبەرەکەی کە لاینگری یەکێتی ئەوڕۆپا هەروەکوتم لە 62.8 دەنگەکانی بەدەست هێنان دژ بە ڕکەبەرە توندڕەوەکەی کە نزیکی دەوڵەتی تورکیایە. ئیتر کێشەیەکی 50 ساڵی هەیە لەوێدا هەروەکو باسم کرد و ماوەیەکی زۆرە، گوشارێکی زۆر لەسەر دەوڵەتی تورکیادا هەیە کە کێشەکانی قوبڕس چارەسەر نەکا و لە هەمان کاتدا لە ناوەوەی قوبڕسی تورکەکان زۆر لەو سیاسەتەی دەوڵەتی تورکیا بێزار بوون کە بەهۆی سیاسەتەکانی ئەوان ناتوانن ڤیزایان پێ بدرێ و لە زانکۆکانیاندا بە کەڵک هیچ نایەن، هیچ کەس ناسێ لێی بخوێنێ. ئەوەندەی من بزانم لە کوردستانی عێراقدا خەڵک دەنێرن بۆ ئەوەی لە زانکۆکانیان
بخوێنن بەڵام ئەم زانکۆکانە لە هیچ شوێنێک ناتوانێتەوە زانکۆکانیش تەواوکرد ناتوانانی ئیتر کار بدۆزیەوە بەو دیپلۆمەوە ڤیزە نیە کێشەی بێکاری هەیە لە هەمووشی گرنگتر قۆبرس شوێنێکی گەورەی مافیە تورکەکانە ململانەکانیان ململانەی مافیاکان لەوێ یەکلایی دەبنەوە کە یەک لەوانش کوڕەکەی هاکەن فیدانە ئەوڕۆ لە ڕۆژەوی ئۆپۆزیۆندایە هەر هەمویان ئیتر لەوێ کارگەیان هەنا کۆمپانیایان هەنا و کاری ڕەش و قاچاق دەکەن کاری نایەسایی دەکەن لە هەمووشی گرنگتر کاری مادە بێهۆشکەرەکانە ناوەندێکی وهایەوە کاری کوشتن و بڕین و ئیستیخباراتی دەوڵەتی تورکایە بۆیە ئەمە وای کردو بەردەوام جۆرە ئابلۆقەیەک لەسەر ئەو بەشی قۆبرۆس بێ بەڵام بەشەکەی دیکە ئەندامی یەکێتی ئەوروپایە وڵاتێکی زۆر زۆر بەهێزە لە بواری پیشەسازی و بەتایبەتی لە بواری سەربازیدا و نزیکی ئیسرائیلە تەحەدایەکی زۆر زۆر گەورەیە لە بەرامبەر تورکیادا لەو هەڵبژاردنەدا دوای هەڵبژاردنەکە ئیتر تەماشامان کرد پارادۆکسی دەوڵەتی تورکیا دەرکەوت کە ئەردۆغان بەنابەدڵی ئیتر پێشوازی لێ کرد ئیتر پیرۆزبایی لە لایەنەکەی سەرکەوتوو کرد کە دژ بەخۆیەتی بەڵام لە هەمان کاتدا دەوڵەت باخچەلی ئەمەی نەشاردەوە و ئەنجامی هەڵبژاردنەکانیشی تەنانەت داوای کرد ئەنجامی هەڵبژاردنەکان قبول نەکرێت لە بەرامبەر ئەوە کاردانەوێکی زۆر گەورە هەم لەلایەن یۆنان هەم لەلایەن قوبرسیەکانەوە قوبرسی تورکەکانەوە و هەم لەلایەن یەکێتی ئەوروپاوە هاتە ئاراوە و ئێستاکە تورکیا لە بەرامبەر دووڕیانێکدایە یان ئەوە تا شەڕ دەکا لەگەڵ قوبرس و یۆنان و یەکێتی ئەوروپا یان ئەوە تا دان بەوەدا دەنێ کە قوبرس هەردوو قوبرس لە ئایندەدا دەبن بە یەک سیستەمێکی فدرالیان دەبێت ترسی تورکە ناسیۆنالیستەکان کە نایشارنەوە ئەوەیە کە ئەوان لەوێ دەبنە کەمینە چونکە لەسەر ژمارە حساب دەکەن بەڵام ترسە گەورەکە هەروەکو وتم مەیدانێکی مافیایی کاری قاچاق کاری ڕەش کاری نایاسایی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا کە بۆ ماوەی 50 ساڵە لەوێ هەرچی کاری پیسەیە دەیکەن لە دەستیان دەردەهێنرێ ئەوە کێشە گەورەکەی دەوڵەتی تورکیایە لە ڕاستیدا ئەو پەخشە هەروەکو بەڵێنم پەدامە زۆر زۆر کورت دەبێت درێژنیاکەم تکایە دوای سەعات و نیوێکیکە لەگەڵماندا بن لەگەڵ کاک هۆگر برایم کە شارەزایەکی باشی لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان هەیە هەر چوار بەشی کوردستانی بەخۆی بینیوە زمانەکان باش دەزانێت و زانستی سیاسی لە زانکۆیەکی سوێد تەواو کردووە ئیتر هەوڵ ئەدەین بەیەکەوە باس لە ڕووداوەکان و ئەنجامی ڕووداوەکان چۆن دەبێت چی کاریگەریەک لەسەر ئایندەی ئێمە واتە ئایندەی کوردستان و ناوچەکەدا دروست دەکەم هەتا ئەم کاتە هەتا سەعات و نیوێکی دیکە ئیتر کاتێکی خۆشتان بۆ خوازم تکایە کەمتەر خەمی مەکەن وەرنە لامان وەرنە سەردارمان لایک بکەن کۆمنت بکەن و بە تایبەتی لە سوسیال میدیاکانتاندا ڤیدیۆکانمان بڵاو بکەنەوە و کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن تاوەکو ئەوانیش ببنە سوبسکرایب و ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بتوانن سوود لە زانیاریەکان و شەو نخوونیەکانی ئێمەش با بە فیڕۆ نەچێت کاتێکی خۆش ڕێز و سلااو هەربژین